ئەمریکا گەڕایەوە سەردەمی زێڕینی خۆی خوا منی پاراست بۆ ئەوەی ئەمریکا بە بەهێزی بێڵمەوە. ئەمە دەستپێکی وتارەکەی ئەم شەوی دۆناڵد ترەمپ بوو لە دوای سوێند خواردنی کە بووە 47مین سەرۆکی ئەمریکا. دۆناڵد ترەمپ یەکسەر هێرشی کرد لەسەر ئیدارەی پێشووی ئەمریکا لە زۆر ڕووەوە ڕەخنەی لێگرتن. ئەوەی کە من دەمەوێت باسی کەم و جەختی لێ بکەمەوە سێ بەڵێنی کاتی حەملەی هەڵبژاردننی ئەم جارەی ئەمریکا کە دۆناڵد ترەمپ زۆر جەختی لەسەر دەکرەوە دەیوت جێبەجێ دەکەم ئەم شەو دیسانەوە زۆر بە متمانە بەخۆبوونەوە باسی کرد. یەکێک لەوانە بابەتی پەنابەران بوو کە دیسان ئەم شەو وتی بە ملیۆنان پەنابەری نایاسایی دەگەڕێنمە ئەو شوێنەی کە لێوەی هاتوون و هەروەها بابەتی هاوڕەگەزخوازی کە ئێستا لە جیهان و لە ئەمریکایش بووەتە بارێکی زۆر قرس و ڕەگەزی سێم دروست بۆ دۆناڵد ترەمپ ئەم شەو وتی تەنیا دوو ڕەگەز هەیە نێر و مێ ڕەگەزی سێم بە هیچ شێوەیەک نابێت بوونی بمێنێ. بابەتێکی دیکە کە بارگرانێکی زۆرە بەسەر خەڵکی ئەمریکاوە ئەویش باجە لە بچووکترین شتەوە تاوەکو گەورەترین شت خەڵکی ئەمریکا بۆ کڕینی دەبێت باج بدات. دۆناڵد ترەمپ ئەم شەو وتی ئەم باجە ناهێڵم لە بریەوە باج لەسەر کاڵای هاوردە زیاد دەکەم و باج لەسەر وڵاتانەی کە کاڵا دەنێرن ئەمریکاوە و مەبەستەکەی بە تایبەتی سین بوو زیاد دەکەم و باجی سەر هاوڵاتیان کەم دەکەمەوە یاخود هەر نایهێڵم. ئەمانە و زۆر بابەتی دیکەی باس کرد دۆناڵد ترەمپ باسی گۆڕینی جوگرافیایشی کرد کە کەنداوی مەکسیک دەگۆڕێت بۆ کەنداوی ئەمریکا و کەناڵی پەنەماش دەگەڕێنێتەوە سەر ئەمریکا و زۆر بابەتی دیکەی چارەنووسازی باس کرد. دنیا چاوی لەم گۆڕانکاری و هاتنە سەر حکومی دۆناڵد ترەمپەوە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش سەرجەم سەرۆکەکان سەرجەم وڵاتان خۆیان ئامادە کردووە بۆ ئەو گۆڕانکاریانەی لە سەردەمی دۆناڵد ترەمپ ڕوو دەدات.